یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی بۆ پلانی ئابووری و گەشەپێدانی بەردەوام و هاوسەنگ پراکتیزەکردن و ڕێگەچارەکان بە هاوبەشی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی کوردستان سنە دەستی بەکارەکانی کرد. لە سەرەتاشدا عەبدولحەمید زاهیدی پارێزگاری سنە دوای وتەی بەخێراتن وتی بسم الله الرحمن الرحیم تشکر میکنم از شما و همکارانتون. پلان و گەشەپێدانی کاری لەم جۆرە کۆنفرانسانە گرنگن و تایبەتن و دەبێتە هۆی برەودانی پەیوەندی نێوان هەردوو لاو خزمەتکردنی زیاتری پەیوەندیەکان. دواتریش دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سپاسی زانکۆی پۆلیتەکنیکی لە ڕێگەی وتارێک و پێگەاندن و ئاماژەی بەڕۆڵی پەیوەندی پتەوی هەردوو زانکۆ کرد و زیاتر گرنگدان بەکاری لەم جۆرە و گرنگیدان بە ئاستی زانستی دەبێتەوەی زیاتر خزمەتکردن. بە هاوبەشی ئەم کۆنفرانسە کە ئەنجام دەدەین لە بوارێکی ئابووری دیارە گرنگێکی زۆری هەیە. وەکو باسمان کرد لایانی ئابووری پەیوەندی هەیە بە لایانی کۆمەڵایەتی و سیاسی و کللتوری و هەموو لایەنەکانی تری ژیانی خەڵک. ئێمە ئەمانەی لە ڕێگای ئەم کۆنفرانسانەوە ئەو هەمانگیە کە هەیە لە نێوان زانکۆکانمانەوە کارێ بکەین بە شێوازێکی ئەکادیمی و زانستی گەشەیەکی هەرێمی گەشەیەکی ناوچەیی دروستکەین و پەیوەندیەکانی کە هەیە لە نێوان جمهوری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان باشتر بکەین و زیاتر بکەین. بەڕێوەچوونی کۆنفرانس بە ئامادەبوونی وەفدێکی باڵای لە دکتۆر و مامۆستایانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و مامۆستایانی زانکۆی کوردستان سنە لە ماوەی 2 ڕۆژدا لە ڕێگەی پێشکەشکردنی چەندین پانێڵ و توێژینەوەی جیاجیاوە بەڕێوە دەچێت. یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتیە کە ئێمە بتوانین لە بینی زانکۆی پۆلیتەکنیک و لەگەڵ زانکۆی کوردستانی سنە بیگرین لە بابەتی لەسەر بابەتی بواری ئابووری و گەشەپێدانی بواری ئابووری، چونکە ئەو دوو وڵاتە ئەو دوو هەرێمە زۆر نزیکن لە یەکەوە و ئابووریش کە لەم کاتە وەزعی ئابووری کە لە هەردوولا ناوعانما تۆزێک یعنی شکستی هێناوە، ئەویش هەمووی کاری تایبەتی خۆی هەیە بۆچی شکستی هێناوە، بۆچی بۆیە لێرە ئەم کۆنفرانساکەی بزانین خاڵە زائیفەکان یا خاڵە زائیفەکان چییە تاکو بتوانین ئێمە دەستنیشانی کەین. و کۆنفرانس هەمیشە بەرگزارە بێ بۆ ئەمەکە ئەکسپرتگەل و متخەسیسگەل جەمع بنە و کۆ بنە و بەیەکە و چەنج و تەبادڵێ دانشکەن و ئەشکەم لەسەر بوارگەل مختلفێ مورد نەزەریان بەحسکەن و قسە بکەن و هەروە ارتباطاتێ علمی بەرگزار بێت و ئەمە خۆب هەدەفێ هەرچی کۆنفرانسە. ئێمەش لە زانکۆی سنە بە هاوکاریە زانکۆی پۆلیتەکنیکە سلێمانیە ئەم هەمایشمانە لە بواری تەوسعە و پرۆگرامی اقتصادیە تعریف کردووە و لەم کۆنفرانسە بنابەرەوەسەکە لە بواری تەوسعە لە ئێراندا و لەم کۆنفرانسەدا زیاتر لە 70 توێژینەوە لە ڕێگەی 12 پانێڵەوە باس لە تەواوی تەوەرەکانی کۆنفرانس دەکرێت. ناوەندە ئەکادیمیەکانی پارێزگای سنە و پارێزگای سلێمانی دەیانەوێت لە ڕێگەی ئەم جۆرە کۆنفرانسانەوە بۆ مەستی زیاتر دروستکردنی پردی پەیوەندی نێوان هەردوو لا کۆنفرانسی لەم جۆرە ڕێک بخەن و ئەنجامدانی کۆنفرانسی لەم جۆرەش بە وتەی مامۆستایان و شارەزانی بواری خوێندنی باڵا ئاماژە بۆ دەکەن کە دەبێتە هۆی دروستکردنی زیاتر هێنانەتی خزمەتکردن لە بواری خوێندنی باڵا و خزمەتکردندا. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سنە.